بینەرانی ئازیز و خۆشەویست، سڵاوی خوای گەورەتان لێبێ. خۆشحاڵین کە لە بەرنمەیەکی تری خاتون هاتینەوە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست. ئازیزانم، وەک هەمووتان ئەزانن کە بەرنامەی خاتون تایبەتە بە کێشە و گرفتەکانی کچان و ژنان لە کۆمەڵگەی خۆمانە. بۆیە زۆرترین کێشە و گرفت ڕوبەڕووی ئێمە ئەبێتەوە کاتێکە ئێمە باز لە ناڕەحەتیەکانی ژنانەکەین، زۆر بەیان پەیوەندیمان پێواکەن. لەم ڕۆژانەیە کەسێک کە پەیوەندی کردوتی مامۆستای ساوای لێ هاتووە، ئەگەر هەر کێشەیەک ڕوبەڕووم بێتەوە یەکسەر ئەگەڕێم بە دوای بەرنمەکانی خاتونە، چونکە سێرەکەم یەکێک لەو کێشانەی کە ئێوە باستان کردووە هەمان ئەو کێشەیە کە من ڕوبەڕوومە بێتەوە. یعنی ساوای لێ هاتووە تەوەری بەرنمەکانی خاتون کە تا ئێستا چەندین ئەڵقەمان کردووە لە بەرنمەکانی خاتون، وای لێ هاتووە کە هەر کەسێک کێشەیەکی هەبێ ئەگەڕێت لە یوتیوبە، ئەگەڕێت بە دوای ئەوەی بزانێ ئایا لە بەرنامی خاتونە ئێمە باسمان لە کێشەکەی ئەو کردووە یا خودنا. ئەمە وای کردووە کە بینەری بەرنامی خاتون ڕۆژ بە ڕۆژ زیاد دەکا بە تایبەتی لە یوتیوبە و چەندین کەسیش لە دەرەوەی وڵاتەوە کە پەیوەندیان کردو ئەڵێن ئێمە زۆر جار کە بێتاقەتە بین یەکسەر ئەگەڕینەوە بۆ بەرنامی خاتون بزانین لە ناو خاتونە چۆن باز لە ژنانەکرێ، باز لە کچانەکرێ، ئەو کێش و گرفتانە چێکە کچێک یا خود ژنەکەیەتی، بۆی ئێمە هەم پارێزراو بین لەو کێشانە و ئاگاداری خۆمان بین، یاخود ئەگەر خۆمان بێتاقەتێکمانە بێ کاتێکە گوێ لەو خاتون و کچانە ئەگرین ومان لێت بڵین بە ئەوەی کە بەڕاستی کچ ئەبێ بەهێز بێ، ژن ئەبێ بەهێز بێ، ئەبێ زیاتر بەرگە بگرین، ئەبێ زیاتر وامان لێبێت، نەک ئەوەی تەنها ناڕەحەتی بەڵکووامان لێبێت ئێمە بتوانین خۆمان بسەلمێنین بە شێوازێکە ئیتر چیتر ئەو ناڕەحەتیانە جارێکی تر یەخەی هیچ کەسێکمان لە کچان و ژنان نەگرێتەوە. کە ئەمە وای کردووە کە زۆربەی زۆری خەڵک بەم شێوازە سێری بەرنامەکە ئەکات کە ڕێگە چارەسەری لێ ئەبینێتەوە و هەروەها وای لێکە بۆ بەڕێنمایی کارێک بۆ کچان و ژنان. جا لەبەرەوە ئێمە وامان کرد کە بەرنامی خاتون هەر جار و باز لە تەوەرەیەک بێت، چونکە بەڕاستی کێشەکان زۆرن. ئەوانی کە ڕۆژانە پەیوەندیمان پێواکەن، ئەوانی کە ڕۆژانە یەنە لامان ڕاستە خۆی سەر یەن بۆ ئەو شوێنی کە ئێمە لێن و بەردەوام کێش و گرفتەکانی خۆیان باسەکەن. ئەمە وای کردووە ئێمە کە بیر لەوە بکەینەوە کە هەر جار و بە ناوی تەوەرەیەکەوە لەژێر ناوێکە چەند کەیسێک بێنین کە ئەمە بەشێکە لەو کێشانەی کە یەتە لامان. جا ئەمڕۆ ئێمە کێشەیەکی ترمان بۆ ئێوەدا ئامادە کردووە. ئەو کێشەیە کە زۆرێک لە کچان و ژنان بە تایبەتی لەم مانگی پیرۆزی ڕەمەزانەیە کە ڕوبەڕوویانە بێتەوە. یعنی باس لەوە ئەکەن هەندێکیان ئەڵێن ئێمە بە ڕۆژوو بووین و ئێمە ئەمانەیە ڕۆژەکەمان قبول بێ و ئێمە ئەمانەوێت کاتێکە بە ڕۆژوو بووین بۆ خوای گەورە ئەمانەوێت لە چکێکیش بین بەسەرمانە و ڕێزگرتنێک بە مانگی پیرۆزی ڕەمەزان. بەڵام لێرەیە سێرەکەین ڕوبەڕووی هەندێک لە کێشە بوونەتەوە. هەندێکیان ئەڵێن ئێمە زۆرمان حەز لەیە کە بەردەوام ئێمە لە چکمان بەسەرەوە بێت، بەڵام دوای ڕەمەزان ناتوانین بەردەوام بین لێی. ئەمە ئەڵێ بۆ بە کێشەیەک بۆم بەردەوام بیری لێکەمە بۆچی من ناتوانم بڕیاری باڵاپۆشی بم، کە ئەمە بەردەوام پرسیارێکە لە ناخی خۆیان دروست بووە. بەردەوام ئەم پرسیارە لە ناخی خۆیە کات ئەڵێ باشە من بۆچی لە ڕەمەزانە وا بم بەڵام لە دوای ڕەمەزانە نەتوانم وا بم. هەندێکی ترڵێ وەڵاهی من کێشەکەم ئەوەی حەزەکەم بە ڕۆژوو بم بەس ناتوانم سەرپۆش بم بەسەرمان، ناتوانم لە چک بکەم. ئەمەش هەر لە هەمان کاتا بۆ بە کێشە بووی ئەڵێ بۆچی من ناتوانم بڕیارێکی لەو شێوازە بم، ئەی بۆچی توانم بڕیاری ڕۆژوەکە بم بەڵام بۆچی ناتوانم بڕیاری لە چکەکە بم. جا لەبەرەوە هەندێکیش ئەبینین خۆمان لە مانگی پیرۆز ڕەمەزانە کچان و ژنانمانە بینین کە بۆ مانگەکە و بۆ ڕێزگرتن لە مانگەکە و احترامن بۆ مانگی پیرۆزی ڕەمەزان سەرپۆشەکەی بەسەریە و دوای ڕەمەزان سیرەکەیت سەرپۆشەکەی لە ئەبات. بەڵام ئەمە بەردەوام پرسیار لە خۆیەکات، بەردەوام بۆ بە کێشەی، بەردەوام بۆ بە گرفتی بۆچی ناتوانم ئەو بڕیارە بم، باشە ئەی بۆچی لە ڕەمەزانە ئەیکەم. ئێمە بزات ئەم بەرنمەیەمان تەرخان کردبەوە چکە هەر خۆمان لە مانگی پیرۆزی ڕەمەزانین و ئەمەش بۆ بە شتێکە بەردەوام قسەی لەسەر ئەکرێ، حتا لە دایرەکانە بیبینە، لە خوێندنگەکانە بیبینە، لە ناو بازاڕە بیبینە سێرەکەی لە مانگی پیرۆزی ڕەمەزانە زۆربەی لە چکی کردووە. ئەی دوای ڕەمەزان بۆچی لای ئەبا؟ خوای گەورەی کە لە مانگی پیرۆزی ڕەمەزانە فەرمانت پێکا بە لە چک ئەی دوای ئەوە ئەی یانزە مانگەکەی تر ئایا هەردووکی وەکو یەک نین؟ ئایان زەمانگەکەی تر لەگەڵ مانگی پیرۆزی ڕەمەزانە وەکو یەک نییە؟ ئەی بۆ ئێمە جیاواز سێریەکەین. بۆیە لێرەیە ئێمە کەیسمان هەیە، کەیسەکان خۆیان هاتوونەتە ئێرە و ئەیانەوێ خۆیان شەرحی حاڵی خۆیان بکەن بۆ ئێمە. بۆ ئێمەش لەگەڵیانە ئەبین بزانین ئەوان چیان ئەوێت و بەچی گرفتارن و چی بێتاقەتی کردوون و ئایا لە چکەکەن بۆ مانگی پیرۆزی ڕەمەزان یاخود نایکەن و هۆکاری ئەو شتێک کە هاتوون بۆ بەرنامەکەمان. بۆیە لەگەڵمانە بن، دوای ناوبڕێک دێنە لاتان و کەیسەکانمان ئامادە ئەبێت و پێکەوەی گوێبیستیانە بین.
بۆیە لەگەڵمان بمێننەوە. خۆشەویستانم جارێکی تر سڵاوتان لێبێت. ئێمە ئێستا کەیسەکەمان ئامادەیە، ئەچینە لای کەیسەکە و گوێبیستێبین، بۆیە لەگەڵمانە بن ئەچینە لای کەیسەکەمان. بەخێر بێی خاتونجان، بەخێر بێی سەرچاومان، خۆشحاڵ بووین کە لەگەڵمانای. من زیاتر سپاس بۆ ئەم تەوەرە جوانەکە هەڵتان بژاردەوە. خۆی ڕاستێکی من هیچ حەز بە لەچک ناکەم، ناتوانم ئەنی هەستەکەم خەریکە ئەخنکەم کە لەچکەکەم. ئەنی دەوروبەرەکەم زۆر زەخت ئەکەنە سەرم، ینی زۆر مناقشی ئەوم لەگەڵاکەن، تووشی عقدەی نەفسیان کردم بە جدی خەریکە تێکەچم دکتۆرە، من ناتوانم لەچکەم. تۆ بە ڕۆژۆ بیت؟ بەڵێ بە ڕۆژۆ بیت بەڵام لەچک ناکەیت؟ بەڵێ بە ڕۆژۆ بم بەڵام لەچک ناکەم، ئەنی وا ڕاهاتوم، ئەنی تەحمل ناکەم، هەستەکەم ڕوحم دەرەچێکە ئەو لەچکەیەم بەسەرما ئیترنی هەناسم بۆ نادرێ، حرارەتم بەرزە بێتەوانە بەدەست خۆم لێ ناتوانم. ئەی دەوروبەرەکەت چیت پێڵن؟ دەوروبەرەکەم زۆر زەختەکەنە سەرم، ینی ئەڵێن بۆچی کە تۆ بە ڕۆژۆ بیت و کە نوێژەکەی بۆچی لەچک ناکەم؟ من تەبیعەتی خۆمە، ینی من ئەقڵم وا ئیبڕێکە لەچک نەکەم، ئەنی بۆچی بیکەم؟ ئەنی ئەوەی من تەمەنم 25 ساڵە لە شوێنێکی ئەهلی دەوام مەکەم، ینی هەموو کەسێکی لاقی هەیە بەسەرمەوانە، من بۆ خۆم حڕم. ئەنی من ئەگەر لە شتێکەکە من گوناحبار بم لەسەری خۆی دوای چۆڵی عقوبەمە لەسەری، ینی لەو دنیا من عقوبەی خۆم وەرەگرم، ئیتر بوازم لێنایە لەم دنیا بە ئیسراحەتی خۆم بجوڵێمەوانێ بەڵێ بە ڕۆژ و شەبم و نوێژی شەکەم و جاروا هەیە دووشەمان و پێشەمانیش بە ڕۆژۆ بم، بەڵام ناتوانم، ینی من ناتوانم لەچکەم بە دەست خۆم نییە. باشە کە تۆ بە ڕۆژوو ئەبیت، بۆ کێ بە ڕۆژۆ بیت؟ بخوا بۆ خوای گەورە بە ڕۆژۆ بی، وایە نوێژی شەکەیت هەر بۆ خوای گەورەیکەیت؟ طبعاً. ئێگە لە چ بکەی بۆ کێیکەیت؟ هەر بۆ خوای گەورە نییە؟ گەورەیەکەم بەڵام ناتوانم، ئەی نەگەشتمەتەوە قەناعەتە. چی وات لێیەکا بڵێ ناتوانم؟ ئەنی مرتاحنیم پێی، ڕانەهاتوم پێی، ئەنی لە خێزانێکی خۆمە هەر لە سەرەتاوانێ کەزیانی زەختی ئەوەی لێ نەکردم بڵێ تۆ ئیلا ئەبێ لە چکیت، ینی ئێستا بۆ کە گەشتمەتە تەمەنی 25 ساڵی ئینجا بیریانەکەی تۆ پێی مەڵێن بۆ لە چک ناکەی، من لە ئەوڵۆ نەمکردو ناشکەم. کچی خۆم طبعا من ئەمێ باسی ئەوەت بۆ بکەم کە تۆ وەکوتت بە ڕۆژۆ بی نوێژەکان تەکەی و هەمووشی لەبەر خاتری خوای گەورەیەکەیت و لە پێناوی خوای گەورەشە بە ڕۆژۆ بیت و نوێژی شەکەیت. طبعا ئەمە وەکو بڵێ هیدایەت دراوی، خوای گەورە هیدایەتی یاوی لەم دوو ڕۆوە. جارێکیان قەبیلەیەکە چون بۆ لای پێغەمبەر درودی خوای لەسەر بێ، ئەڵێن ئێمە ئامادەی موسڵمان ببین بینە ناو دینی ئیسلامەوە، بەڵام ئێمە ناتوانین زەکات بین، ناتوانین سەدەقە بین، ناتوانین زۆر شت هەیە کە ئێوەیکەن ئێمە بیکەین. بەڵام پێغەمبەر درودی خوای لەسەر بێ پێیانە فەرمێ فەرموو وەرنە ناو دینی ئیسلامەوە و پیرۆزباییان لێکا و بە خێراتنی شانەکە بۆ ئاینی پیرۆزی ئیسلام. دواتر سەحابەکان کە لە دەوری دانیشتون ئەڵێن ئەی پێغەمبەری خوات خۆ ئەوان ناتوانن هەندێک لە شعائرە دینیەکان کە وەکو زەکات و سەدەقە ئەمانە ناتوانن بیکەن، خۆشیان توانە ئەمانە ناکەین و پابند نابین پێوەی، چۆن ئەوە پیرۆزبایان لێکێت و بە خێراتنیانەکەی. بەڵام پێغەمبەر درودی خوای لەسەر بێ ئەڵێ ئەوان مادەم دڵیان ئەوەی هێناوە کە بێنە ناو ئاینی پیرۆزی ئیسلامەوە و دڵنیاش بە کە دوایی خۆیان ئەوانە ئەکەن، بۆ چونکە شارەزا ئەبن، کە شارەزا بن وردۆر دەخۆیان ئەوانە ئەکەن. جا ئەمەی تۆش ئەوەیە کە تۆ هێشتا بەتەواتی خوای گەورەت نەناسیوە. ئەگەر بەتەواتی خوای گەورە بناسی دڵنیا بە خۆت لە ناخە ئەو بڕیارە ئەیت، چونکە بڕیاری باڵاپۆشی بڕیارێکە کە لە ناخەوە سەرچاوە ئەگرێت، یعنی بۆ پەڕی ئیمان و قەناعەتەوە سەرچاوە ئەگرێت. هیچ کەس ناتوانێت بە زۆر پێت بکە و هیچ کەسێکیش ناتوانێت بە زۆر بە کەسێکی لابەرێک کە خۆی قەناعەتی پێی کردبێ. جا ئەمەی تۆ پێویستی بە ئەوەیە قەناعەتێکی تەواوت بۆ دروست ببێ. ئێستا دکتۆرە من نەگەشتمەوە قەناعەتە، ئەخر بزەبێت نازانم جارێکە هەستەکەم زووە بۆ ئەو قەناعەتی کە من بە تەواوەتی خۆم داپۆشم، جارێکە زۆر زووە بۆ، ینی نازانم ئەنێ خۆشم لەوانەیە حەس بکەم کە لە چ بکەم، بەڵام جارێکە ئامادە نەبم بۆی کە بە تەواوەتی بڵێم نەگەشتیتە قەناعەتی تەواو. جان ئەنی من ئێستا نازانم چ بکەم دکتۆرەگیان بۆی بگەم ئەو قەناعەتە کە بە تەواوەتی ئەوە منی تر لەم دەقەیە وانێ نەک لە ڕەمەزانە لە هەموو کاتێکای تر لە چکەکەم، بەڵام نەگەشتمەتەوە قەناعەت. باشە گەر من پرسیارە لە تۆ بکەم، تۆ کە بەیانیان هەڵەسی لە خەوت تۆ سعات چەنە چی بۆ دەوام؟ سعات 9 چی بۆ دەوام؟ ئەگەر سعات 7 هەموو ڕۆژە هەڵەسێنن لە خەو ئیزعاجی وایە پێت ناخۆشە؟ پێت ناخۆشە لەو خەوە هەڵتەسێنن کە سعات 7 بەیانیە و هەڵتەسێنن لە خەو تۆش تا سعات 9 دەوامەکەت هەیە، پێت ناخۆشە و بە ناخۆشی هەڵەسی. بەڵام ئەی ئەگەر
ڕۆژێکیان سەیران و گەڕانێکی خۆشت هەبێ لە سەعات 6 هەڵناسی بۆ سەیرانەکە هەڵەسی بۆی هەڵەسی وی زۆر بە دڵخۆشیشەوە هەڵەسی دوایە زۆر بە مرتاحیش هەڵەسی بۆ چونکە ئەزانی بۆچی هەڵەسیت ئەزانی لەبەر خاتری سەیرانێکە لەبەر خاتری گەشتێکە جاری وایە تۆ سەفەری وڵاتێکەکەی پێتەڵەن سەعات 4 بەیانێ بێ لە مەتار حازر بی تۆ لە سەعات 3 هەڵەسیت و ئەچی بۆی وایە کەواتە بۆ چونکە نەتیجەکەی ئەبینی چونکە بەرهەمەکەی ئەڵی لەبەر خاتری ئەوەی سەبەبەکەی ئەزانی بۆچی ئەیکەی لە چکیش بە هەمان شێوەیە ئەبێ بزانی بۆ ئەیکەی ئەبێ بزانی بۆچی لە چکەکەیت یعنی ئەگەر نەزانی بۆچی لە چکەکەی نایکەی قەنەعەتیش بۆتە دروست نابێت بەڵام ئەبێ سەبەبەکەی بزانی ئەبێ هۆکارەکەی بزانی ئەبێ بزانی لەبەر خاتری چی کاتێ ئێمە طبعاً ئێمە کاتێکە خۆی گەورە مرۆڤەکانی دروست کردو بە هەردوو ڕەگەزەوە هەر خۆشی فەرمانی کردووە بە کچان کە لە چ بکەن بۆ چونکە ئەوەی بە پێویستانیەوە بۆ کچان چونکە زانێت کە کچان پێویستیان بە لە چکەکەیە باشە کە ئەمە خۆی گەورە فەرمانی پێکردوین کەواتە ئێمە ئەبێ خۆی گەورە خۆی بناسین خۆی گەورە خۆی بناسین بزانین کە خۆی گەورە واجبی کردو بە سەرمانە فەرزی کردو بە سەرمانە هەر شتێکیش کە خۆی گەورە فەرزی کردوێ بە سەرمانە ئێمە بە دوایە بچین بگەڕین بزانین بۆچی ئەمەی فەرز کردو بە سەرمانە چونکە خۆی گەورە کاتێ لە سوورەتی نورە زۆر بە جوانی باس لە ئاەتی حیجابەکات بۆ ئافرەتان ئەفەرمێ فەلیضربن بخمرهن على جیوبهن ئیترە زانی خمر یعنی چی یعنی سەرپۆش یعنی ئەو شتێکە سرتدا ئەپۆشێ کەوتە خۆی گەورە ئەمری پێکردوین چۆن ئەمری پێکردووی بە نوێشکردن چۆن ئەمری پێکردووی بە ڕۆژوگرتن بە هەمان شێوە ئەمریشی پێکردووی کە تۆ لە چ بکەیت لەبەرەوە تۆ پێویستەکە بگەیتە قەنەعەتێکی تەواو کاتێکە ئێستا نازانم دکتۆریگیان ئەفۆم کە قسەشە پێ بڕم بەڵام ینی نازانم بەچی بگەمە ئەو قەنەعەتەکە من لە چکەکەم ینی ناتوانم بگەمەوە قەنەعەت ینی نازانم چی بکەم تۆ بێ ناڵم ئەبێ تۆ خۆشەویستی خی گەورە لە دڵتا دروست تۆ خۆشەویستی خی گەورە لە دڵمانی ئەبێ خی گەورە بناسی دکتۆریگیان ئەگەر خۆشەویستی خی گەورە لە دڵمانە بۆە من بۆچی ڕۆژ و نوێژمە کردیانی ئەوە خۆشەویستی خی گەورە لە دڵمایە بەڵام ئەوەیە کە من نەگەیشتمەتە ئەو قەنەعەتە کە من لە چکە ناسینی تەواوەتیت نییە بۆ خی گەورە ئەبێ بە تەواوەتی خی گەورە بناسی ئەزان چی کە تۆ خی گەورەت ناسی بە تەواوەتی کە خۆشەویستی تەواوەتی خی گەورە لە نەختا دروست بوو هەر شتێک خۆشەویستەکەت پێ بڵێ ئەیکەیت لەبەر خاتری خۆشەویستەکەت چکە زۆرت خۆشەوێ إن المحب لمن يحب مطيع هي أما ياسای لە ژیانتا یعنی تۆ کە کەسێکت ناسی کەسێکت تەواو خۆشویست لە دڵەوە فەرمانەکانیشی جێبەجێ ئەەکەی قەنەعەتەکەی بە فەرمانەکانی بەڵام کاتێککە هێشتا مابێتت خی گەورە بناسی هێشتا عەزەمەتی خی گەورە و گەورەی خی گەورە هێشتا لە دڵ تا دروست نەبوو بێ لەوانەیە نوێژ بکەی لەوانەیە ڕۆژوو بگری وەکو عادەتیەک بەڵام هێشتا ئەوە نییە کە بڵێ تر تەواو جێبەجێ هەموو فەرمانەکان یەکەم چونکە هەر خی گەورە کە ئەمرە پێکە بە نوێشکردن هەرۆشە ئەمرە پێکە کە تۆ لە چ بکەیت ئەزانی چۆنە دکتۆریگیان ئێستا دەوروبەرەکەم بە شێوازێکی ئەوەنە ناشرین کە پێم ئەڵێن تۆ بۆ لە چک ناکەیت و تۆ لە خوا ناترسی بۆچی لە خوا ناترسمانی لە خوا ترسم بەڵام بە شێوازێکی ئەوەنە ناشرین تۆ بەخۆشەویستی خی گەورە بیکە بزەبت زۆر جار دەوروبەر واد لێ ئەکەن کە تۆ نەتوانی بڕیارێ بی دەوروبەر بزەبت کاتێککە ئەو ترسێنێ بە ترسی خی گەورە واد لێ ئەکات تۆ دوورکەویتەوە لە فەرمانەکانی پێمەڵێن تۆ تاکەی وابیت و تۆ تاکەی لە چک ناکەیت تۆمە تۆ نازای سەریشە لە خۆ تێگا بە ڕۆژوە بیت و لە چک ناکەیت و بۆچی سەرم لە خۆم تێگا پێی نامێکی جوانت کرد لە سەرەتا قسەیەکی جوانت کرد ئاوت لە مناڵی چمپیۆنە وتوم ئێستا کە تەمەنم گەیشتە 25 ساڵە کتو پڕ پێمەڵێن ئەمە طبعاً بێ دایک و باوکی گویان لەمە بێ دەوروبەرەکەت گویان لەم قسانە بێ چونکە بەجددی تۆ گەر مناڵێک لە سەرتاوە ئەم خۆشەویستیت لا دروست نەکرد بێ ئەم شتانت بۆ باز نەکرد بێ هەندێشت نەیە بێ بە گوێ لەم بوارەوە قەنەعەت یعنی ئەمە دایک و باوکیشت ئەبێ لێرەیە ئەبێ بەخۆیانە بچنەوە چۆن لە 25 ساڵیە یەکسەر کت و پڕ پێچەڵن کەواتە دایکان و باوکان یعنی تۆ گەر لە مناڵیەوە هەندێک شت هەیە مەبادیئە هەندێک شت هەیە عەقیدەیە هەندێک شت هەیە فکرە تۆ بێ لە مناڵەکەتە بیچێنی یعنی ئەمانە عەقیدە سەر ئیشی دایک و باوکە کە بێ وردوردە لەناو مناڵەکەی خۆیان بیچێنێ کاتێک کە تۆ لەگەڵ مناڵەکەتا بە هیچ شێوەیەک باسی ئەم شتانە ناکەی کت و پڕ لە 25 ساڵیا و یەکسەر داوای ئەوەی لێکی نا ئەبێ وردوردە هەنگاو بە هەنگاو جا دوای ئەوە شتێک هەیە کە لە مەسەلەی باڵاپۆشیە لە مەسەلەی لە چکردنا شتێک هەیە کە بە زۆر ناکرێت ئەمە هیچ کەس ناتوانێت بە زۆر بیکە و ناشکرێت بە ترس وای لێ بکەی بیکە بە ترسیش ناکرێت کەواتە باشترین شت چێ بۆەوە ئەبێت تۆ هەوڵ بەی قەنەعەتی پێ بکەی
ئەبێتەوە هەوڵبەی خۆشەویستی کەیلای ئەبێتەوە هەوڵبەی جوانترین نمونەی پێشکەشکەی لە وارە ئێستا کە ئەم کاتێ ئەم خاتونە باسیەوە کات ئەڵێ ئەم ترسێنن تۆڕە ئەبن لێم بە شێوازێکی زۆر ناخۆش ئەمە نا ئەمە لە چک بەم شێوازە ناکرێ لە چک بە خۆشەویستیەوە کرێ خۆشەویستیش بۆ کێ بۆ خوای گەورە بۆیە من پێت ئەڵێم کچە جوانەکە طبعاً تۆ هەتاوەکو خوای گەورەت ناسی ئەو کاتە ئەتوانیت هەموو فەرمانەکانی جێبەجێ بکەی وەکو یەک با هەندێک پرسیاری تر لە تۆ بکەم تۆ قورئانە خوێنیتەوە لە ڕەمەزانە ئەی دوای ڕەمەزانی شەر بەردەوامی لەسەری هەست بە چیەکەی کە قورئانە خوێنیتەکەم زۆر مرتاحە بم زین چۆنە دکتۆرەکان ئێستانی کەسێکی کوتۆیان کەسێکی ترکە من لە ژیانی خۆما ئیناستم بە شێوازێک کە ئەنی بە لەفزێکی جوانەوانە خۆ من ناڵێم کەسەکەم مەستاومەرایی بۆ من بکەن نەخێر بەڵام ئەنی هیچ کەسێک مەجبور نە بە کەسی بەرامبەری بڵێ ئەو تۆ خێرتەگا بڕۆ ئەو لە چکە بکە ینی ئیلا کەسەکە باشەی تۆی ئەوێ بەڵام هیوا هەیە باشەی منیشی ئەوێ بەڵام ئەوە نە بە لەفزێکی ناشرین ئێڵێ ینی تەوا من پاشەکشە ئەەکەمەوە لەوانی من ناتوانم بە زۆر بکەم بەڵام ئەگەر تۆ مەسەلەن کیۆک و بەڕێستان مەسەلەن کەسێکی ترکە لە نزیکەوە ئەم ناسێ ئەنی بۆ ناکرێ بە لەفزێکی جوان تۆ پێم بڵێ بۆ ئیلا بێ بڵێ وەڵاخوا وا ئەو سووتێنێت واو لێکە باشە منیش ئەزانم ئەم سووتێنێ منیش ئەزانم جەهەنەم هەیە و بەهەشتی ژێ و ئەنوا عەزاب هەیە لەو دنیا بەڵام من بۆ شێوازە نایە مەسەر قەناعەت کە تۆ بە شێوازێکی ناشرین بەخوا تا بەیانی هەموو دنیا قسەم بۆ بکات من نابم بەلەچک بەسەر کە بە شێوازێکی ناشرین پێم بوترێ هەر نەگلەچک هەموو شتێک لە ژیانی خۆما کە بە شێوازێکی ناشرین پێم بوترێت و کە ئیل بڵێن ئیلا بیلامە فەرزە تۆ ئەبێ بیکەی من نایکەم ئیلا بێشتەکەن شیرین بێ لە دڵی خۆما و قورئانی شەخوێنم و زیکری شەکەم و زۆر مرتاحیشم و ختمی قورئانیشم کردووە و سپاس بۆ خواکانی ئەشتانە بەڵام لە چکەکە ماوە ینی نازانم تەکیدم کە هەر لە سەرەتاوانێ کەسێکی وەکو تۆ دکتۆرێکیان بە شێوازێک بە لەفزێکی جوانەوە دانیشتایە بەمنی بووتە ئەمە بۆ ئەوە باشە ئەمە لەبەر ئەوە ئەکید بووم کە هەر لە سەرەتاوە نەک لە ئێستاکە تەمەنم 25 ساڵە هەر لە سەرەتاوە ئەم کرد ینی لە سەرەتای گەورە بوونمەوانە بەڵام کەس پێی نەوتم و ئێستاکە ئیتر تازە بە تازە بیریانەکەتانێڵێن لە چکە و منیش نایکەم ئەها کەواتە بینەرانی ئازیزانی زۆر ئەمە وەکو پەیامێکە بۆ هەر هەمومان بۆ دایکان و باوکان بۆ هەموو دەوروبەرەکەی کاتێککە ئەتەوێت شتێک بە مناڵەکەت بڵێ نابێ بە شێوازێکی تند و تیژ نابێ بە شێوازێکی بەکارهێنانی شێوازی ناشرین بێ لەگەڵ مناڵەکەتە ئەمە زۆر گرنگە یعنی ئێمە زۆر جار خۆشمان بە مسلمانە زانین ئەمانەی خەڵکیش چاومان لێ بکەن ئەمانەی خەڵک چاو لە ڕەفتارەکانیشمان بکەن بەڵام ناکرێ ئەوە بە شێوازێکی تند و تیژ و بە شێوازێکی ڕق و تند بین لەگەڵ کەسی بەرامبەرە تۆ کاتێکە بینی بەرامبەرەکەت نوێژەکە کاتێکە بینی بەرامبەرەکەت ڕۆژۆگرێکەوەتە ئەمە هیدایەتێکی خێری تایە ئەم کەسە فترەیەکی زۆر پاکی تایە کەواتە بۆچی ناشرینی ئەکەی لە بەرچاوی کەواتە زۆر جاریمەش خۆمان بە تاوانبار بزانین وەکو دایکان و باوکان یان خۆمان بە تاوانبار بزانین وەکو کەسی بەرامبەر بە کەسێک کە ئەوە بە پێی بڵین ئەگەر وانەکەی خوای گەورە ئەوسووتێنێ و خوای گەورە عەزاب تایە و خوای گەورە لە جەهەنەما ئەوسووتێنێ نا بۆ خوای گەورە لای خۆشەویست ناکەی بۆی لێ ناکەی ئەمنە خۆشەویستی خوای گەورە لە ناو دڵیا بێ خۆی ئەو بڕیارە بە خۆی جوانیەکان ببینێ خۆی بەخەڵسێت بەوەی کە بڵێ من خوامی خوای گەورم زۆر خۆشە لە خۆشەویستیم بۆ خوای گەورە چی فەرمانم پێ بکە ئەوە ئەکەم کەواتە ئەمە زۆر گرنگە کەواتە ئەمە بێ شێوازی قسەکردنمان بۆ کچەکانمان بگۆڕین لە شێوازێکی تند و تیژە و بۆ شێوازێکی نەرمونیان بۆ شێوازێکە شتەکانی لا خۆشەویستکەین کەمە زۆر گرنگە اینجا دوای ئەوە یعنی من دڵنیام کچەکانمان ئەوەنە سێری ڕفتارمانەکەن ئەوەنە سێری هەڵسوکەوتمانەکەن ئەوەنە بە ڕفتار و هەڵسوکەوتمان کاریگەرە بن ئەوەنە بە قسە کاریگەر نابن کاتە بە ڕفتارێکی جوان بنوێنی لە بەرچاوی کچەکانمانە بۆی کچەکانیشمان قەناعەتیان بۆ دروست ببێ کاتە بۆ شێوازە قەناعەت دروستە بێ جا لەبەرەوە من لەگەڵ تۆیە ئیشەڵڵا خوای گەورە خۆی هیدایەتی مرۆڤەکانەیە خۆشی یارمەتی ئینسانەیە بۆ بڕیاردان تو داوا لە خوای گەورە بکە مادەم دڵێکی پاکت هەیە مادەم فترەیەکی پاکت هەیە مادەم خۆشت بە پێی خۆت هاتووی بۆ بەرنامەکە کە باز لەوە ئەکەیت کە من دەوروبەرەکەم بەم شێوازە مامەڵم لەگەڵاکەن لە مۆزوعی لە چکە کەواتە تۆ یعنی ئەمەلێکی خێر هەیە لە تۆیە مادەم ئەمەلێکی خێر هەیە لە تۆیە تۆش ئەمانگی پیرۆزی ڕەمەزانە دوعا بکە بپارڕێرەوە لە خوای گەورە یعنی بپارڕێرەوە کە خوای گەورە خۆی هیدایەت بە خۆی تەوفیقت با لە بڕیارەکانتە چکە وەکوتم باڵاپۆشی یاخود لە چکردن بڕیاریش لە ناخەوە ئەبێ بەو پەڕی قەناعەتەوە بەو پەڕی ئیمانەوە سەرچاوە بگرێ
ئەگەر ئەم بڕیارە لە ناخی توە بە قەناعەتەوە نەبێ دواتر هەیە لە سکێکە کات و دوای لای ئەبە. جا من حەز ناکەم تۆ بۆ شێوازەبی لە چکێ بکەی لەبەر خاتری قسەی دایک و باوکت و دەوروبەرەکەت و دوایی لای بێ نە ئەڵم کاتێ بڕیارەکە بە کە ئەو پەڕی قەناعەتە بۆ دروست بێ. قەناعەتیش چۆن دروستە بێ؟ لە ناسینی خۆی گەورە. ینی ئەم ماوەیەن پێم خۆشە هەر لەگەڵمانابی بەردەوامبی لەگەڵمانە ئێمە کۆرسمان هەیە دەوراتمان هەیە حتا بابەتمان هەیە و بەرنامەی تریشمانە بێ لەسەر ناسینی خۆی گەورە لە ناو پیرۆزەکانیەوە. ئەگەر تۆ تاو لە ناو پیرۆزەکانی خۆی گەورەکە نەوە ناوی هەیە لە هەر نەوەنۆکەیە خۆی گەورەت ناسی بە تەواوەتی ناسیت ئەو کاتە خۆت لە دڵ ئەو بڕیارە ئەیت. ئەو کاتە پێویستە بە هیچ کەسێکی تر نابێ ئەو بڕیارە بە لە بریتۆ بڵێ ئەبێ بە زۆر بیکەین نا خۆت لە ناخە ئەو بڕیارەیت. جا لەبەرەوە لەگەڵمان بە یعنی خۆشت سەرچاوت بۆ ئەنێری مەسەرت بۆ ئەنێری حەزەکەم بەجددی ینی زۆر خۆشحاڵیشە بمکەم ئەو شتانەی کە ئەو کەسانەی کە لە چک بەسەرن یان شتێک یارمەتی یەکتری بن و بڵاویکەنەوە لە ناویەکە نەک بۆ شێوازێکە بە شێوازێکی ناشین پێ بڵێنەوە تۆ ینی ئەم قسەی زۆر نەوەی کشەیەکەم یانیڵن تۆ ینی ئەفم کە دکتۆرێکیان زۆر داوای لە بنەکەم من تۆ سەری لە شەیتانی شتێکەوان بە ڕۆژەبی تو لە چکیش ناکەی ئەنی بۆ سرم دێتی گیاوانی نیکەم ئەنی حەزەکەم بیکەم بەڵام بۆ شێوازە ناکە بە شێوازێکی ناشرین پێم بوترێ بۆ شێوازە ناکە پێم ئەنی مەجموعەی دەستەواژە هەیە لەگەڵ ما بەکاری پێێنن پێم بڵێن تۆ ملحیدی تۆ خۆشە نازانین چێکی تۆ نەخوێنم ینی بەجددی من ئینسان ناتوانێت قەرار لەسەر من بە ئایا من کافرم یان موسڵمانمەوە هەر ئەنی نەهی لێکراوە کە ئینسان بە ئینسانێکی تر بڵێ کافر ئەوەسان هەر ئەو کەسێکەوە بم نەڵێت تۆ کافری لەبەروی لە ڕەمەزانە لە چک ناکە و خۆی گوناحبارە بە من گوناحبار نابم من گوناحبارە بم لەسەرەوەی لە چک ناکەم خۆ ئەزانم کە گوناحبارە بم بەڵام کە ئەوەنە بە شێوازێکی ناشتین و ناخۆش پێ متراوە لەبەر چاوم بکەوتووە ئەنی هەر لە مناڵیەوە مجموعەیە شتێکە ئەنی لە کۆمەڵگەی ئێمە بەکارهێنرێ زۆر ئەنی ناوعێکە بۆ نمونە پێتان خوا کوێرتەکە ئەو بکەیت و خوا ئەمە لێکاوا بکەیت ئەکەم تۆ بترسی لەخوا بەڕاستی خوای گەورە زۆر لەوە ئەنی میهرەبانترە کە تۆ لی بترسی زۆر لەوە لێبوردەترە کە تۆ لی بترسی ینی خوای گەورە لە دوای هەموو شتێکەوە کاڵێ عد إلى الله يعني تواو إتر أو همشتك أكره بلام بالمنالك وأترسينن كإتر همشتك لبرتشاو أكره يعني لبرتشاوي أكره ما ويليد لترسائك يعني واد تناجين راوين إمك لخوش يستخواي بكين يعني ترسين راوين لبرتشاو من كتوه ینی بەداخەوە بۆ ئەو شێوازی کە بۆ گەیاندنی پەیام بەکارهێنن یعنی من زۆر جارەڵین گەیاندنی پەیام لە خودی پەیامەکە گرنگترە یعنی تۆ بتێ پەیامێ بگەێنی بە کەسی بەرامبەر ئەو گرنگترە لەوەی کە چۆن ئەو پەیامە ئەگەیەنیت بە چ شێوازێک ئەیگەیەنیت یعنی ئاینی پیرۆزی ئیسلام جوانترین پەیامە بەڵام ئایا ئەو کەسانەی کە هەڵگری ئەم پەیامن چۆن ئەیگەێنن ئەمە زۆر گرنگە جا لەبەرەوە کەسمان بینیوە کە لە گەیاندنی پەیامەکە هەر پەیامەکەی لە بەرچاوی خەڵک ناشرین کردووە هەشمانە هەر لە گەیاندنی پەیامەکەی زۆر جوان کردووە لە بەرچاوی خەڵک جا لەبەرەوە چەندین نمونی وەکو ئەم خاتونە ئازیزە وەکو ئەم کچە جوانە ڕۆژانە یعنی لە ناو کۆمەڵگای ئێمە هەیە بەداخەوە یعنی نازانێت چی بکە لە بینی ئەو ترسە زۆرەی کە بۆی دروستەکەن و لە بینی ئەوەی کە تۆ کافری تۆ ئەچیتە جەهەنم تۆ خواکوێرتەکە تۆ بەم شێوازە یعنی سەری لێ تێک چووە ئەڵێ من چۆن ڕێگە ڕاستەکە بدۆزمەوە چۆن پەیامە ڕاستەقینەکە بدۆزمەوە جا بۆیە ئەمە ئەرکی سەرشانی هەریەکە لە ئێمە قورستر ئەکا کە ئێمە چۆن بە چ شێوازێک پەیام بگەێنین بە چ شێوازێک ئەوەی کە پێمانە بیگەێنین بە بەرامبەرەکە و بتوانانی قەنەعەت بە بەرامبەرەکە بکەین جا ئاسانترین ڕێگە بۆ قەنەعەتکردن بە بەرامبەر خۆشەویستیە یعنی ئینسان زۆر بە خۆشەویستی توانێت زۆر شتی گەورە بکە بە خۆشەویستی خوای گەورە توانی هەموو شتێ بکەی یعنی من زۆر جار کە کەسێک شتێک لە دڵەوە حەزی لێ ئەکا لە دڵەوە حەزی لێ ئەکا کە بیکە هەموو دەوروبەرەکەی ڕێگر بن لە بەردەمی ئەم هەریکە بۆ چکە لە دڵەوە ئەو شتەی ئەوێ جا ئەمە بۆ تۆشە کچی جوانم یعنی تۆ شتێک کە لە دڵەوە دواتر ویستت هەموو دەوروبەرەکە بڵێ مەی کە تۆ هەریکەی چکە لە دڵەوە ئەتەوێ جا منیش ئەمەوێت بڕیاری تۆ کە دواتر بڕیاری باڵاپۆشیتدا ئینشاءڵڵا لە دڵەوە بێت لە دڵەوە بێ یعنی قەنەعەتێکی تەواوەتی بێ ئەو کاتێک کە قەنەعەتێکی تەواوەتی بێت هەموو کەس پێ بڵێ قژت جوانە بۆچی دای ئەپۆشی هەموو کەس پێ بڵێ ئەخ دای مەپۆشە بۆ خێرا خۆت پیرەکەی ئەم قسانە زۆرەکەن بەرامبەرت ئەو کاتە نا تۆ بەعکسەوە ئەوەنە بە قەنەعەتەوەیکەی ئەو قسانە هیچی کاریگەری دروست ناکات لەسەر تۆ چونکە بە قەنەعەتەوەیکەی جا لەبەرەوە من لەگەڵ تام یعنی ئەبێ بە قەنەعەتەوە بیکەی منیش لەگەڵ ئەوەیانیم کە کەسێک هەروە لە چکێ بکات لەبەرەوەی دایک و باوکی ئەیترسێن و هەڕەشەی لێکەن نا ئێستا من زۆرم پێخۆشە کە خۆت هاتووی بۆ ئێرە
ئەمە ئازایەتیە لە تۆیە کە خۆت هاتووی بۆ ئێرە و خۆشت ئەمانەی کە لە ناو دڵتە دەری ئەبڕی تۆ کەسێکی ئازای ناتەوێت بە بێقەنەعەت ئیشە بکەیت. ئەمە زۆر جوانە لە تۆیە. ئەنی ئەزاین چۆنە لەم کۆمەڵگەی ئێمەیان بە هیچ جۆرێک ینی بیرروڕای تاکە کەس وەرناگیرێ ینی مافنیان بۆ کەسەکە بە دڵی خۆی تەسەڕوفاتکە من ناڵم تەسەڕوفاتێ بکەی کە دژی کۆمەڵگاکە بێ بەڵام ئەوەی کە خۆت دەتەوێ بیکەی ئێستا بۆ منە من جارێەوە هەبڵ ناو بازارە ڕۆشتم ئافرەتی پیر بەلامان ڕۆشتۆ توێتی ئەی ڕۆڕەشی دنیا قیامەتی بی بەم ڕەمەزانە لە چەنێکرا ئەخەوام پێڵێ ینی من چتاوانێک پێ بڵێ ئەنی مەجموعەیەشت هەیە ینی پیاوم ئەوێت و بۆ ڕەمەزان بێت و بەبێ لە چک بڕاتە ناو بازاڕەوانێ ئەم منێ قسە پێ ئەوترێ منێ قسە بۆترێ هەلا جاریوە هەبم بە گریانەوە چۆمەتەوە ماڵانی ئەوەنە قسەی ناخۆشم بەرامبەر کراوە ئەنی بەڕێ من ئەوانش کۆتاییان پێبێت مەجموعەیە تعلیق و دەستەواژە هەیە کۆتایی پێبێت و هەروەها هەر کەسە و بەڕای خۆی کە چۆن بیرەکاتەوانێ تا ڕادەیە کە زیان بە کۆمەڵگاکەی نەگەێنی ئەنوازی لێبێنن کە بە شێوازی خۆی بیرکاتەوانێ و ئینشەڵا خوای گەورەش کە ئێستا تۆ قسانە بۆم نەکەیت و من بە دڵنیاییەوە بە بەردەوامی یەمەوە بۆ لای جەنابتان ئینشەڵا ئەو خوا زیاتر هیدایەت مەهاتوو ئینشەڵا دایمەن داوای هیدایەت کە لە خوای گەورە خوای گەورە خۆی هیدایەتەیە خۆشی تەوفیقتەکە بۆ بڕیارەکانت جا لەبەرەوە ئێمە هەمیشە لە بڕیارە داوای هیدایەت و تەوفیقەکەین لە خوای گەورە ئێمە هەموو تۆ جارە لە نوێژەکان تا 7 جار لە ڕۆژێکاڵی ئیهدینە الصراط المستەقیم داوای ڕێگەی ڕاستەکەی لە خوای گەورە کەواتە هەر خوای گەورە خۆی هیدایەتە بە مادەم تۆ فترەیەکی پاکت هەیە مادەم تۆ ناخێکی پاکت هەیە مادەم تۆ فەرمانەکانی خوای گەورە و نوێژ و ڕۆژ و ئەمانە جێبەجێکی کەواتە ئەوەی تریشان ئاسانە بێ لەسەرت ئینشەڵا بەس ئەوەیە کە تۆ خوای گەورە تەواو ناسی و خۆشەویستی چوە دڵتەوە تەواو هەموو شتێکی هەموو فەرمانەکانی بەگوێکەیت ئینشەڵا ئەما بێ بە سەرەتایەکی خێر بۆ تۆ وتوانی هەنگاوێکی زۆر باش بی و بڕیارێکی بی بە قەناعەتەوە بییت کەواتە ئافرین بۆ تۆ کە هاتی بۆ بەرنامەکەمان دەستخۆشیت لێەکەم و ئینشەڵا تۆ دوای ترێبی بە نمونەیەک بۆ هەموو کچانی تر کە هەر کچێکی تر کە نەیتوانی قەناعەت بێنێت تۆ بۆ شێوازە جوانی خۆت کە چونکە خۆت پێیا تێپەڕیوی ئەتوانی بە قەناعەت بە دەوروبەرەکەشت بکەی بەڵام بە شێوازێکی زۆر زۆر جوان ئینشەڵا سەرکەوتووە بی خوای گەورە هیدایەتەیە ئێمەش لەگەڵ تابین ئێمەش لەگەڵ تابین بە هەموو شێوازێک تا تۆ وای لێ ئینشەڵا هیدایەت دەترێت و خۆت بە بڕیاری خۆت لە چکەکەیت دەست خۆش بێ دەست خۆش بێ خۆشەویستانم ئەمە یەکێک بوو لە کەیسەکان کە بەداخەوە کە دەوروبەر وا ئەکەن زۆر جار نازانن پەیامێ بگەێنن وای لێکن کە عەزیەتی کەسی بەرامبەرێن لەبری ئەوەی کە تووشی خێری بکەن جا لەبەرەوە ئێمە کەیسێکی تریشمان هەیە و دواتریش حەزەکەم لە بە میوانداری ئەم ئازیزانی کە لێرن دواتر زیاتر گفتوگۆ لەسەر ئەم کەیسانە بکەین بۆیە تۆی ئازیز لەگەڵمان ئەمێنیتەوە تا دواتر بەتاوەتی گفتوگۆ شەکەین لەسەر کەیسی داهاتووشمان کەیەتە ئێرە جا خۆشەویستانم ئێستا کەیسێکی ترمان ئامادەیە پێمان خۆشە لەگەڵ ئەویشا گفتوگۆ بکەین و دواتر بینەوە لاتان بۆیە دوای ناوبڕێک چاوەڕێمان بن خۆشەویستانم جارێکی تر هاتینەوە لای ئێوەی ئازیز ئێستا کەیسێکی ترمان هەیە ئەچینە لای کەیسەکەمان و گفتوگۆی لەگەڵاکەین لەگەڵمان بن بەخێر بەی خاتونگیان سپاس دکتۆرە گیان سڵاو لە تۆ سڵاو لە بینەران و سڵاو لە ستافە جوانەکەت زۆر خۆشحاڵم لەم بەرنامەی بەشداریەکەم سپاس دەکەین زۆر پێم خۆش بجارێکتر تۆم بینیەوە پێشتر بە خزمەتت گەیشتوم هەم بینینی تۆ هەم قسەکانە ئارام بەخشە زۆر زۆر خۆشحاڵم دکتۆرە گیان من زۆر پێم خۆش و ئەمڕۆ هاتووم لەم بەرنامەی بەشداریکەم لەبەرەوەی معاناتێکی زۆرم هەیە لەگەڵ بابەتی لەچکە دکتۆرەگیان من ئایلەکەم الحەمدوللا هەمومان ماشەڵڵا نوێشکەرین ڕۆمان زۆر لەخوایە من الحەمدوللا دایک و باوکم هەیە و خوشێکی گەورەترم هەیە و تەمەنیشم 30 ساڵە بەس زەواجم نەکردو تا ئێستا حەزم بە لەچک نییە بەڵام عەشقی دینەکەی خۆمم ڕەمەزانان لەچک ئەەکەم بەس ئیتر وردە گەیشتمە نزیکی جێژن ئیتر ئەوە نیە عادەتەن هەموو خۆمان حازرەکەین بۆ جەژن و سەیری خۆمەکەم لە ئاوێن لەچکەکەم بەسەرما و بۆ نمونە ئەچم بۆ بازار ئەڵێمەوە چێوەڵی پیرێژنم یعنی جاری وایە ئەڵێم بالای بم زۆر لێم ناشرینە هەرچەنە دایکم بە قسەی خۆش خوشکم بە قسەی خۆش هەرچەنە ڕەمەزانێکی پێ دەبرەکەم بەس زۆر حەزم لێیەتی یعنی حەزەکەم بەردەوام بیکەم بڕوا بکە کە کچی تر ئەبینم بۆ نمونە هەموو گیان ئەموو لەشی داپۆشراوە
پڕ بەدڵ هەم بەخیلی پێبم هەمووان لە خۆمەکەم ئەچم ڕەفقەکانم هەمووی حیجابن ینی حەزلێتی زۆر حەزم نێتی بەس کە ئەیکەم هەستەکەم لێم نایە لێم جوان نییە نەوعی کە سەیری خۆمەکەم توی بڵێ لێت نایە خۆت لە خۆتۆم هەستە بۆ دروست بووە وەڵاهی یەک دوانێک لە ناسیاوی خۆم پێیان وتم بۆی مناڵێ ئەرێ خۆ قژە جوانە ئەم لەچکە چێ بەسەرتەوە بم تەمەنە مناڵە بۆ خۆت قسەی دەوروبەرە قسەی دەوروبەرەکە وای لێت بۆ خۆت کردووە پیرێژن جا دکتۆرە هەر کەس نزیکەکانی خۆم ئەتر لە خاڵ و مام و پورزا و ئامۆزا و ئەمانە نیوەی لەچکەکە و نیوەی نایکە نیوەی هەندێک قسەیەکە ئەڵێ چی ئەڵێ تجارێ لەچکە خەمەکە تا شوێگەکەی نیوەکەی تر ئەڵێ پێم ئەڵێ چی ئەرێەوە بۆ لەچکە ناکەی شوێکە کرد دوای مێردەوە حەزی کردبیکە و حەزی نەکرد مەیکە یعنی سەیری ئەم چواردەورەکەم ئێمە قسەیەک و ئەوش قسەیەک ینی دکتۆر یا من الحەمدولیلا زۆر ڕوم لەخوای لەخوا بەزای بەنێژەکانم زۆر باشە زیکرم باشە قورئان خوێنم زۆر حەزیشم لە مزگەوتە ئەچم بۆ دەورەی قورئانیش زۆر باشە زۆرم پێ هەنگاوی باشت ناوە دکتۆرە ئەچم بۆ دەورەی قورئان زۆر پێم ناخۆشە لە نیوەی ڕێگا لەچکەکەم ئەچم بۆ مزگەوت زۆر پێم ناخۆشە من تەنها مامۆستاکەشم نازانێت لەچک بەسەر نیم لە چکەکەی تو دوای لایە نەوەڵا نازانێ حەز ناکەم چکە زۆر بینم خۆشە لەگەڵ یا هەتا ئێسش خۆی گەورە هیدایەت بە ئیشەڵڵا خۆی گەورە هیدایەت کێشەکەم ئەوەیە زۆر حەز ئەەکەم بە سەیری خۆم ئەەکەم حەزەکەم لێم نایە مادەم حەز ئەەکەیت مادەم دڵە پێوەیەتی مادەم دڵە لەگەڵایەتی مادەم ئەو نشتی باشەکەی نوێژەکەی ڕۆژوەگری قورئانە خوێنی مرتاحی ینی ئەمانە هەمووی زۆر باشن کاتە تۆ زۆر شتی باشەکەی تەنها لە چکەکەت ماوە لە چکەکەشت فەرمانێکی خوای گەورەیە ینی تۆ خۆشتڵی لە دڵەوە حەزی لێکەی بەستەنا تۆزی قسەی چواردەورەکەتەکەوات لێکانێکی باشە تۆ بە قسەی خوای گەورە بکەی باشترە بە قسەی چواردەورەکەت بێگومان ینی زۆر ئەم قسانە دروستەکەن بۆ کەسی باڵا پۆشین چەندین جارم قسەیان کردو ئەخە تۆگەر ئەگەر سەرپۆش بکەی دوایی زەواج ناکەی دوای کەس نایە بۆ داوا دوای کەس جوانەکانی تۆ نابینێ دواتر بۆ نمونە پیرەبی دەمو چاود ناشرینە بێ گەورەتر لە خۆت دەرەکەوی ئەم قسانە زۆر ئەکرێ یعنی ڕۆژانە ئەگەر گوێ بگرین بۆ ئەم قسانە بەرداوام قسانە ئەکرێ بەڵام نا جوانی ئەوە نییە ینی ئێمە زۆر جار جوانیمان لێ تێک چۆ جوانی چییە؟ جوانی ئەوەیە کە تۆ ڕاستە بەدڵی خۆت لە دڵەوە حەز ئەەکەی لە چکێ بکەیت و ئەژزانی باش کەمە فەرمانی خوای گەورەیە ئەمە جوانی تۆیە چکە بۆ جوانی ئەوەیە کە تۆ مرتاحبی پێی کە تۆ بزانی کە ئەمرێکی خوای گەورەت بەجێهێناوە کەواتە جوانی تۆ لە سەرپۆشەکەتایە جوانی تۆ لەوایە کە بێ ئەمری خوای گەورە ناکەی جوانی تۆ لەوایە کە تۆ بە فەرمانی خوای گەورە ئەم لە چکت کردووە ئەزانی و کاتە چەند مرتاحە بێڵێ خوای گە من فەرمانی تۆم بەجێهێناوە ئەزانی چەند گرنگە ئەنجە دوای ئەوە مەسەلەی زەواجیش ئەوە لای خوای گەورە خۆی بڕیاری لەسەرەوە بڕیاریشی لەسەرەیە ینی ئەوە نییە بڵێ من بە لە چکم کرد زەواجەکەم لە چکم نەکرد زەواج ناکەم ئەمە شتێکە لە قسمەت و نسیبایە عفو دکتۆرەیان من ئێستا زیاتر ترسێک لە دڵمایە ئەو لە مەکتەب بووم تقریبا لە پۆلی 5 و 6 ئەعدادیە بووم دوو ڕەفیقم هەبووە لە چکیان ناکرد بوون بە لە چک بەسەر ئیتر بە بۆنەی ئەوانەوە چاوم لەوان کرد تقریبا تا ساڵ و نیوەکیش لە چکم کرد ئیتر کە لە یەک دوور کەوتینەوە حەزم لە چک نەما لە چکم لابرد لەگەڵ ئەوانە کرد دوایی لات برد زۆر لەو ینی بەڕاستی ئەترسم بیکەم ئەتوانم بیشیکەم بەس لەو سیقەم بەخۆم نییە بەردەوام بم ئیشەڵڵا خوای گەورە هیدایەتە تۆ مادەم حەزلێتی مادەم دڵە پێوەیەتی مادەم شتی زۆر باشی شەکەی تەنها هیدایەتێکە ماوە کە ئەوە لە چکەکە بکەی لە چکەکەشەوەیە کە تۆ دەوروبەر تەسیری هەبوو لەسەرت یعنی بۆ شاکە تۆ لەبەر خاتری مەجموعەیە کردو دوای لاو بردووە کە دوورکەوتیتە تۆلەوان تۆ یەکێکی لەو کەسانی دەوروبەر کاریگەریت لەسەر دروستەکە دەوروبەریش تۆ ئەگەر هەتا وەکو مابی بە قسەی دەوروبەر بکەی دەوروبەر هەریەکە شتێکەڵێ ئەنجا ئایا دەوروبەر هەمووی لە مەسلحەتی تۆ قساکە ئایا دەوروبەر هەمووی دڵسۆزی تۆن یعنی تۆ ناکرێ خۆت بێتە دەست دەوروبەر چۆنیان پێوتی بەو شێوازەبی نا تۆ خۆت ئەبێ بڕیاری خۆت بی خۆت بێ ئەوە نەمەتمانە لە نەختە هەبێ خۆت بڕیاری خۆت بی چکە تۆ کەسێکنی بڵێ قەنەعەتم پێی نییە ساگە تۆ کەسێ بێ قەنەعەتە پێ نەبێ و کەیسی پێشوە بێ من با وا بکەین کە قەنەعەتە پێ بکەین بەس تۆ خۆت قەنەعەتە پێیەتی وایە قەنەعەتی تەواوەتیت پێوەیەتی ئەنجا دڵیشت لەسەرێتی و حەزیشی لێ ئەەکەی تەنها شتێک ماوە تۆ قسەی دەوروبەرەکەتە بەس یەک شتی تر دەوروبەر نایڵێ یەک شتی تر هەیە دکتۆرە زۆر لە مێشکم یەت و ئەڕوا ینی هەنێز کە زۆر گوێ لە مەلا سعودیەکانە گرم زیاتر
حەزاکەم ئەوەی تریان بڵێم یعنی وا گەشتومەتە ئەو قەناعەتی یعنی هەنێ جار زۆر نەکەنێ جار زۆر جار بیرەکەم و ئەڵێم باشە کێڵێ لە چک بۆ ئافرەتەر هاتووە لەوانەیە لە چک بەس بۆ خێزانەکانی پێغەمبەر بووێ درودی خوا لێ بێ ئەم لەچکە بۆ درا بەسەر ئافرەتە یعنی هەر خۆی داپۆشێ ئەم قژە چییە دایپۆشن یەکێکە لەو پرسیارانی کە زۆر زۆر لە کچانی کەن ئەڵێن ئایا ئێم لەچکەی کە ئێمە ئیکەین واجبە یاخود واجب نییە فەرزە یاخود فەرز نییە طبعا ئێمە بۆ هەموو شتێکە بێ بگەڕینەوە بۆ فەرمودەکانی پێغەمبەر درودی خوای لەسەر بێ و لەگەڵ ئاەتەکانی قورئانی پیرۆز طبعا لە قورئانی پیرۆزە خوای گەورە لە سوورەتی نورە زۆر زۆر بە جوانی زۆر بە واضحی کە باسی ئەو باڵاپۆشی کردووە خوای گەورە ئەفەرمێ فەلیضربن بخمرهن على جیوبهن خمریش لە معنای عەرەبیەکەیە داپۆشینی سرە کە سریان داپۆشن و سن و بەرۆکیان داپۆشن ئەمە بە جوانی بە واضحی لە قورئانی پیرۆزە هاتووە ئەنجە دوای ئەوەش یعنی ئێمە بیر لەوە بکەینەوە کاتێک کە تۆ لەچکەکەی خوای گەورە بەمە ئەتپارێزێ یعنی لەچکەکەی پارێزراوتر ئەبی یعنی ئەمە هەموومانەی زانین هەمووشمان قەناعەتمان بەوەیە کە کەسێک کە لەچکەکە زۆر پارێزراوترە کاتێک کە تۆ دەوروبەر هەندێک قسە ئەکەن تۆڵا کە لە چکە کرد لە زۆر شت مەحرومە بی لە زۆر شت بێ بەشەبی ناشری نەبی زووتر پیرەبی ئەم قسانە زۆر زۆر ئەکرێ یعنی هەرە مەشەکەوای کردووە لەم خاتونە ئازیزە کە نەتوانێت ئەو بڕیارە بە یعنی من خۆم زۆر جار ئەم قسانم پێوتراوە تۆ گەر لە چکت بەسەرەوەی لە زۆر شت مەحرومە بی لە زۆر ئیمتیازات مەحرومە بی لە زۆر شت بەڵام دوایی سێرم کردو وانە تۆ چەندێک قەناعەتی تەواوت هەبێت چەندێک متمانەت بە خۆت بێت چەندێک بڵێ خوای گیان تەنها لە بەرخاتری تۆ کردومە خوای گەورە خۆی یارمەتیتە یعنی زۆر جار من سەفرم کردو بۆ دەری وڵات زۆرێک لە وڵاتان ڕۆشتوم زۆرێک لە وڵاتان گەڕاوم بەڵام ئەوەی کە بینیومە کە من بە حیجابەکەمەوە ئەو پەڕی ڕێزم لێگیراوە ئەو پەڕی عیزەت هەبوو ئەو پەڕی یعنی هەستم بە سەربەرزێکی زۆر زۆر گەورە کردووە یعنی دواتر بۆم دەرکەوتۆ نا ئەمە پەیوەندی بە ناخەوەیە پەیوەندی بە متمانی خۆتەوە هەیە پەیوەندی بەوە ئیمانی ناختەوە هەیە چنێ ئیمانت بە لەچکەکەتە یعنی کە من لە زۆرێک لە وڵاتانە ڕۆشتم هەندێک وڵات ڕۆشتم هەر وڵاتی ئیسلامیش نەبووە بەڵام لەگەڵ ئەوشە من بە باڵاپۆشی چوومەتە ئەوێ بە لەچکە و چوومەتە ئەوێ بە سیقەیەکی زۆرەوە بە متمانەیەکی زۆرەوە ئەو پڕڕێزیشم لێگیراوە کاتە ئەم قسەی ڕاز نییە کە تۆ گەر لەچکت بەسەرەوە بێ لە زۆر ئیمتیازات مەحرومە بیت و ناکرێن نا چکە تۆ خوای گەورە بۆ لە بەرخاتری خوای گەورە کردوتە ئەویش ئیشەکانت بۆ ئاسانەکە ئەویش ئەسڵەن زیاتر دەرەکەوی لە ناو دەوروبەرەکەتە بۆ چونکە تۆ قەناعەتێکی تەواوت هەیە تۆ ئیمانێکت لە ناختا هەیە تۆ سیقە و متمانەیەکی زیاتر لە ناختا هەیە جا لەبەرەوە لە قسەی خەڵکی لابە لە مێشکتە نمونە تۆ سێریکی ئەم هەموو نمونە جوانە ئەبینی ڕۆژانە کە کەسێکەڵێ نە ئەمە بۆ فلانە کەسە و بۆ فلانە کەس نییە نا تۆ بە بەرچای خۆتۆ نمونە ئەبینی ئەوەی کە ئینسان کە بە عەقڵ بیرەکاتەوە ئەو نمونانی کە بە چای خۆی ئەیبینێ کەسانێکن باڵاپۆشن سێرەکەی لە دکتۆرەیەکی زۆر گەورەی و باڵاپۆشیشی کردووە کەسێکە لە پلۆپۆستێکی زۆر گەورەیە باڵاپۆشیشی کردو کاتە باڵاپۆشی ڕێگر نییە لەم شتانە بەعکسەوە جوانەکانیش زیاتر جوانتر ئەبی نورانی تر ئەبی یعنی ئێستا بڕۆسیر کە ئەنواع شکڵ و شێوازی جوانی شەیە بۆ حیجاب یعنی کە واکات کە کچان زیاتریش حەزیان لێ بێت زیاتر بەرەو پیری بڕۆن شەڵات تۆ مادەم لە دڵتا هیدایەتێک هەیە کە مادەم لە دڵیشتا حەزی لێکیت تەنها بڕیارەکەماوە بڕیارەکەش پێویستی بە متمانەیەکەم بە متمانەوە بڕیار بە ئەفو دکتۆرەگیان تەنها دووش دەڵێم لە ڕەمەزانانە کە لەچکەکەم بڕوا بکە ئەوە نە بە مرتاحی ئێمە دەرەوە ئەوە نە بەبێت ترزی ئێمە دەرەوە لە دوای ڕەمەزانەوە کە ئیتر هەر ئەڵێن بەیانی جەژنە و لەچکەکەم لا ئەیەم زۆر نامرتاحم ینی کە میوانێ شتێکیە لە خۆمەوە شەرمەکەم واستەکەم و میوانە هەرتەڵێ دڵی شو عەقلیشت پێڵێ کە تۆ بیکە بەڕاستی دکتۆرە شتەکەی تریش لەم یەک دووشتکە ئەوەنە لە مێشکمایە ئەم لەچکە لەم دووشەوەی پێشوترا لەگەڵ ماڵەوە دانیشتبووین ڕوون کردە دایک و باوکم گلەیم لێکردن پێشم ناخۆشە پێم وتم ئەگەر ئێوە مەبەستان بواە ئاوایسە پێمەڵێن لە چکە با بە مناڵی هەر بە مناڵی منت فێر کردایە بە لە چک دووشتم زۆر بەلاوە مهمە نوێژی بەیانیان و لە چک نوێژی بەیانیان تۆزێک تەمەڵم تایە لە چکەکەش ئەوە وەزعەکەیەتی ینی پێم وتم لەسەر ئەو شتە ئێمە ڕابهێنە من بەم تەمەنەوە شەرمم ئەکرد لە چکەکە لا ببەم و شەرمیشمەکرد لەخوا کە نوێژی بەیانی ناکەم خۆی گەورە هیدایەتە با بۆ هەمووی مادەم تۆ ئەوەنە لە دڵەوە شتەکەت ئەوێ دوای دڵتکەوە دوای عەقڵتکەوە کەواتە خۆت بە خۆت ئەڵێیت یعنی خۆت قەناعەتی تەواوتیت هەیە و دڵیشت حەزی لێ ئەکا تەنها بڕیاردانەکەماوە ئینشەڵا خۆی گەورە یارمەتی با لە بڕیاردانەکە ئێمەش یارمەتی دەرتەبین چی بە ئێمەش بکرێ وەرە تێکەڵی ئێمە بە لەگەڵمانە بە ئەوات لێکات زیاتر ئێمە لە خزمەتتانین دواتر عنوان و هەموو شتێکی شوێنی خۆمانتەینێ بەردەوام لەگەڵمانە بە تاواد لێت بە سابتی یعنی کە سەباتت پێ بەخشێ خۆی گەورە بەردەوامیت پێ بەخشێ
دڵت جێگیرکە لەسەر فەرمانەکانی خۆی. خۆشحاڵین کە هاتیتە ئێرە و لەگەڵمان نابوویت و ئێمەش بەردەوام لەگەڵ تابین ئینشەڵڵا. خۆشەویستانم ئەمە کەیسی دووهەم بوو. ئەنجا ئێمە ئەم میوانە ئازیز و خۆشەویستانەش لێرین بۆیە دوای ناوبڕێک دێنەوە لاتان و گفتوگویەکی تەواو لەگەڵ ئەم میوانە ئازیزاناکەین لەسەر ئەو دوو کەیسی کە هەمان بووە بۆیە لەگەڵمان بن دوای ناوبڕێک دێنەوە لاتان. خۆشەویستانم جارێکی تر سڵاوتان لێبێت. ئێمە پێش ناوبڕەکە دوو کەیسمان هەبوو. کەیسەکان باسییان لە لەچکردنی خۆیانە کرد لە مانگی پیرۆزی ڕەمەزانە. هەبووی من بە ڕۆژوو ئەبم و نوێژی شەکەم بەڵام ناتوانم لە چک بکەم. وە کەیسێکی تریشمان هەبوو کە ئەی پڕ بەدڵ حەز ئەەکەم بیکەم بەڵام لەبەر قسەی چواردەورەکەم وام لێ ئەکا کە نەتوانم ئەو بڕیارە بم. جا ئێمە ئێستا گوێبیستی هەردوو کەیسەکە بووین و ئەم میوانە ئازیزانش کە ئەم شەو لەگەڵمانن لە بەرنامەکە پێمان خۆشە گفتوگویەکی تەواو بکەین لەسەر ئەو دوو کەیسەی کە لەگەڵمانە بوون. بۆیە چینە لای ئەم خاتونە ئازیزە فەرموو خاتونگیان. مامۆستایان زۆر سپاس دەکەم بۆم دەرفەتە. منەوێ لەسەر کەیسی یەکەم قسە بکەم کە وتی من هەر لە مناڵیەوە فێری ئەوە نەکراوم کە ینی گلەی لە دایک و باوکێ کرد فێری ئەوەی نەکردبوو کە لە چک بکات. باشە ئەم مناڵە ینی دایک خۆ من ئەم قسەیە بە ینی ئەمە باش نازانم کە دایک و باوکان لە مناڵیەوە فێریان ناکەن. زۆر جار دایک و باوکان یاخود دایکەکە بە تایبەتی ئەڵێ لی گەڕەکە خۆی گەورە بوو ئەیکات. ینی ئەڵێ من چەند کچی ترم هەبووە پێشتر خۆیان کردویانە بە ئەمیش خۆی بیکە لی گەڕەکە گەورە بوو خۆی ئەیکا. بەڵام کاتێکم کچەکە گەورە ئەبێ یاخود ئەم مناڵەکە گەورە ئەبێت و ئەبێتە هەرزەکار ئەچێتە ناو کۆمەڵگاکەوە ئەبینی ینی چەندین شت ئەبینش لە عەقلی لاوعیم کچەیەک و ئەبێتەوە. مەسەلەن ئەچێتە قوتابخانەکان یاخود هاوڕێکانی کە ئەبینی ئەمان بە شێوازێکن شوێن مۆدێل کەوتونیان شوێن هەر شتێکی تر کەوتون کە ئەیبینێت ئەمە لە عەقلی لاوعیا کۆ ئەبێتەوە ینی کەسایەتێکی تری لێ دروست ئەکات. اینجا کە ئەبینێک باخود بە ڕۆژ و ئەبێت بەڵام لە چک ناکات. جا من گلەی لە دایک و باوکان ناکەم بەجددی لە بۆ ئەزانی لەبەر یاخود کابینی کە ها دایکەکە نەخوێندەوارە باشلانێ دایکەکە نوێژیش بکە ڕۆژوش بکە بەڵام ینی ئەو ناتوانێت قورئان بخوێنێ باشە ینی هۆشیارێکی ئەوەی نییە بەڵام حەزەکە کچەکەشی بەڵێن ڕۆژوو بگرێ خۆی داپۆشێت. ئەمە ئەوە اینجا شتێکی تریش کە ئەبینین هەندێک کەسەیە لە چک ئەکات وەڵام بە ڕۆژوو نابێت. ئەم کەیسانی کە ئێستا باسییان کرد یانود ئێمە لە چک ئەکەین لە چک ناکەین بەڵام بە ڕۆژوو ئەبین وتیشی من حەزیشم پێەتی. ئیتر ئەمە پرسیارێک بوو بۆچی لە مانگی ڕەمەزانە هەیە لە چک ئەکا بەڵام بە ڕۆژوو نابێت. ئەمەوە کارەکەی چییە؟ دەست خۆش. دەستەکانی تۆش خۆش بێ خاتونگیان ئەچینە لای ئەم خاتونە ئازیزەش فەرموو. سلااو لێ مامۆستاگیان زۆر خۆشحاڵ بووم کە لەگەڵ جانابتە دانیشتم. دەستخۆشی بەرنامەکە و تەوەرە جوانەکەش لە یەکەم سەرکەوت و بیت ئینشاڵڵا تەوەرێکی زۆر جوانە. دەچکردن بۆ ئافرەت تاجیش سەرە تاجێکە بۆ خۆی لە لای خۆی گەورە چۆن شاجوانی وڵاتان هەڵە بژێدرێن کە تاجە خرێتە سەری لای خۆی گەورە کە تۆ باڵەپۆشیەکەی خۆی تاجێکە خۆی گەورە خۆی پێشکەش دەکە فەرزی کردو لەسەرت کە و تاجە کەیتە سەرت. زۆر شتێکی جوانە ڕەوشت بەرزیەکە بۆ ئافرەت بۆ خۆی. لەسەر کەیسی دووەم ئەو خاتونە قسێکی کرد زۆر جوان بوو وتی کاتێکە من لە مانگی ڕەمەزانە لە چکم کردووە کاتی جەژن نزیکە بێتەوە لە چکلا بم میوانێک دێ و هەستەکەم هەموو میوانەکە سێری من ئەکە. بەڕاستی وایە بۆ دەریشەوە وایە کاتێک کەسێک لە چکێک ئەکات و دوای ئەوە لای ئەبات ئەچێتە ناو بازارێک شوێنێکی گشتیەک وازانی هەموو دنیا سەری تۆکە. ئەو لە چکە بۆ خۆی شەرمێکە بۆ ئافرەت ڕێزێکە بۆ ئافرەت ڕەوشتێکی زۆر جوانە کە هەموو هەر کەسێک ئەگەر خۆیکی ناشرین وشی هەبێ ڕەفتارێکیشی هەبێ ڕێزمێ بە مخاتونەکان ئەو باڵا پۆشێداتە پۆشێت یعنی لێ تۆ دیار نییە تۆگەر کەسێکیش بی بە ڕەوشتت جوانترە بێت بۆ باڵا پۆشیە. لە چک خۆ شاژنە ئەتکا بە شاژن باشە لە ڕەمەزانیشە کاتێککە تۆ لە چکەکەی بەڕاستی جوانتر دەکا و لای خۆی گەورە شیرینتری شەبی و میهرەبانتری شەبی و بۆ دوای ڕەمەزانیش هەر ئەگەیت ئەو قەنەعەتی ئەوەشی کە لە چکێکی نەکردبێ لەوەی خواهید گەورە هیدایەتی بە بتوانێت لە چک بکاتەوە باڵەپۆشێ بکاتەوە. بۆ هیوادارم بە هەموو خاتونێک خوا هیدایەتی بە سەرپۆشتێکی زۆر جوانە
ڕەوشت بەرزیەکە بۆ ئافرەتان بۆ خۆیان بە دوورە بن لە هەموو کێشەیەک بەڕاستی پارێزراوت ئەکا لە هەموو شتێک جێگەت ئەبێتەوە لە هەموو کۆمەڵگای ڕاستە بە دوورەبی لە هەنێشت بەڵام نەخێر ڕێگری ناکەلەوە جوانترە بیت و ڕێزیشت بەرزترە بێتەوە. سپاس. دەستخۆش فەرموو خاتونگیان. دەستان خۆش بێ تەوەرێکی گرنگ بوو بە تایبەتی لە مانگی پیرۆزی ڕەمەزان زۆر ئەم شتانە ڕوئەیە ئەوانە کێمە گوێمان لێ بوو گرفتێ بوو کە بۆ تاکەکان دروست ببوو بەڵام بۆ چارەسەرکردنیەم کێشانە یعنی تەنها ئەرکی دایک و باوک نییە ئەرکی مامۆستایانی ئاینیە ئەرکی کۆمەڵگایە ئەرکی ئەو کەسانێک کە لەو بوارە ئیشەکان توێژەرەکان کەسانی بەڕێزی وەکو ئێوە چونکە کاتێک کە ئێمەی باڵاپۆژیاخ و ئێمەی مسڵمان لێرە بین یان لە هەر وڵاتێکی تر بین خۆی گەورەرکێکی پیاوین کە پەیامەکەی بگەێنی ئیتر بە هەوڵبین بە باشترین شێوە ئەو پەیامە بگەێنین بۆ کەسانێک کا بۆ نمونە لەو ئاینە تووشی گرفت ئەبنەوە ئیتر چی بابەتی باڵاپۆشی بە یان هەر شتێکی تر بێ بەسە بێ ئەوەش بزانین کە کاتێککە من وەکو بەشێک لەم کۆمەڵگای ئەمەوێت کەسانی وەکو ئەو کەسانی کە سەپاسی گرفتەکانی خۆیان کرد سەبارە بە باڵاپۆشی ڕێگایەکیان بۆ بدۆزمەوە یان بۆ نمونە شێوازێکیان پێ بڵم کە ئەوەی ئێوەیکەن بەڕاستی چارەسەرکردنەکەی ئاسانە مەسەڵەن ئێمە ئەو کچانێک کە بۆ منە لەچکیان بەسنی حەزکەن لەچکن بەسەر بن ئەڵێن باشە بۆچی ئەمە بکەین تۆ بیرلەوە کەرەوانە خۆی گەورە بۆچی لەچکی بۆ ئافرەت داناوە من وەکو ئەو پێڵم کە تۆ ئافرەتی ئافرەت واتە بە جۆرێک دروستکراوی کە ئەوەندە جوانی کە ئەوەندە شیرینی کە ئەوەندە ناسکی خۆی گەورە لەچکی بۆیە داناوە واڵاپۆشی بۆ دانا بۆیە بتپارێزێ هەر خۆت نمونێ ئەمە ئافرەت شیرینی دروست ئەەکەین ئەو شیرینی کە دروستێکن یەکەم شت کە بیرلەوەکەین و بمێنێتەوانە دایەپۆشین کەواتە خۆی گەورەش بۆ پاراستنی تۆ ئەم باڵاپۆشەی دانا ئەم داپۆشینەی داوە بەڵام تۆ خۆت بکەرەوانە یان شیرینەکە بەسەر بەتاڵی بەجێ بێڵە بزانە چەنە مێشتیەیە چەنە زوو لە ناو ئەچێ توی ئافرەتی ژیانی ئەبێ وا وەسفتکەین کە تۆ ئەوەندە جوان ناسک دروستکاوی خۆی گەورە لە بەرامبەر شتێکی دوداناوە بۆ تۆ کە باڵاپۆشێ بۆیە بتپارێزێ و بە باشی و بە جوانی بمێنیتەوانێ ئەگەریش ئەوە قەناعەتی خۆت بێکە خۆی گەورە بۆچی لەچکی بۆ ئێمە داناوە ئێمە ینی جوانەکەمان ئەشارینەوانێ بەڵێ ڕاستە هەنە جوانێتی ئەشارێتەوە بەڵام شارنەوەی جوانەکەت بۆ پاراستنە بۆ مانەوەیەتی چونکە تۆ لە کۆتاییە کاتێ ئەسچیتە دنیای بۆ منە هاوسەرگیر زەواچەکەی خۆ جوانە تاکو سەر ناکەی پێشکەشی کەسێکی تری ئەەکەی بەڵام بە پاکی یان بە حەڵاڵی چکە ئەو کاتە ئەو باشترە وەک ئەو بۆ کەسانی بێگانەکە بۆ ماوەی کە چێژی لێ بینە دواتر ئیمالتکەن یان گرنگی پێنیان دوایەکی سوپادیان لێکە فڕێوبن جگە لەمەش ینی من چە شتێکە بینم مامۆستایانی ئاینی زۆر گرنگە لەو بارەیەوانێ ینی باشتر و جوانتر قسەی خۆیان کەم ئێستا و ئافرەتە شتێکی وت من بیری مناڵی خۆم کەوتەوانە کاتێک کاچین بۆ مزگەوت بۆ قوڕان خوێندن من دەستی ڕاستام هەبوو زۆر ینی مناڵێ بووم هەتا گەورەش زۆر گرنگیم بە وێنە کێشان ئەیە لە مزگەوتەکە تەلەبەکانم ئەبینی دەرزیانە خوێن من دانیشتم لە سوچەکە وێنەمەکە لەگە کۆمەڵێک چیترە مامۆستاکە هات کە بینی ئێمە دەرز ناخوێنی وێناکەین تووڕە بوو لێمە یەکی دارێکی پیا کێشانی ڕۆشتین یانی لەو کاتۆ من قورئان و مزگەوتم بە شێوەیەک لات بوو بە ترس بەڵام کە گەورەم سپاس بخوا باش بوو چکە کاتێککە من گەورە بووم ترکات دنیایەکی ترە بۆ نە خێزانەکەم یارمەتیام کە ئەمە شتێکی ڕاست ینی ئەمە شتە ڕاستەکەی ئەمان هەڵەکەیە و ئێستا دنیای تەکنۆلۆژیانە پێشکەوتووە من لە یوتیوبێ لە ڤیددیو توانم قەنەعەت بە باشترینەکە بکەم ڕاستە بە مناڵی من قورئان خوێندنم لا بوو بە ترسێت چکە مامۆستاکە بۆ شوێ مامەڵێ لەگەڵا کردنی بەداخەوە بۆ مامۆستای ئاینیانی کە زۆر جار مناڵ ڕاوانێن لە مزگەوتە ئەین زۆر جاریش ئەمە ئەبیستیتەوە لە کاتی تەراوی حاڵن مناڵی لەگەڵای و مناڵەکان لێمان تێکە بەس نازانێت کە ئەم مناڵە کەیت بۆ ئەم مزگەوتە چ دنیایەکی خۆش لە مێشی خۆیان دروستەکە بۆ ینی تر بە مامۆستایانی ئاینە بەڕاستی بە چاوێکی ڕێزەوە تەماشای ئافرەتانش کە باڵاپۆشنین پەیامەکەی پێ بگێنە مەیستا پێنە بەسەرە بەڵام تەنها پەیامەکەی ڕێز بە جوانی بە شێوەیەکی جوان چکە ئەوانیش هەر ئەو ئافرەتانن کە تۆ ئەیان پارێزیان بۆنە ئەیانکەیتە حەڵاڵی خۆیان خوشکوداکی خۆتن کە حیجاب ئەبن بە جۆرێکی تر ڕێزیکەی دێگری ئێم ئافرەتش هەر ئەو ئافرەتێ بەڵام بە حیجابۆنی هەوڵ بە و قەناعەتی پێوکە پێی بڵێ ئەمە شتێکی باشە و ڕێگایەکی ڕاستە و دڵنیاشم خی گەورە ئەگەر ئێمە خۆش نەویستایە هەرگیز بەو شێوە پارێزگاری لێ نەئەکردین ئەوەی بۆ دانە ئانەی چەندێکی ئێمە خۆماندا پۆشن خێرمانەگە ئەوەندەش پارێزگاری لە خۆمانەکەی کە ئەگەر ئێمە بەڕاستی خۆمان خۆش بێ بەڕاستی پارێزگاری لە خۆمانەکەین دەست خۆش بێ خاتونگیان دەست خۆش طبعاً ئێمە لێرەیە کە دێنە
نزیکە بینە لە کۆتایی بەرنامەکە پێم خۆشە هەندێک شت هەیە کە لێرەیە باسی بکەم کە لەگەڵەوە کە ئەم خاتونە ئازیزانشتی زۆر باشیان و لەسەر بەرنامەکە ئەویش ئەوەیە کە باڵاپۆشی ئیرادەیە، باڵاپۆشی متمانەیە، باڵاپۆشی قەناعەتە، باڵاپۆشی یعنی ئەبێ پێویستەکە کە وەکو ئەم بەڕێزانە باسییان کرد هەر لە مناڵیەوە دایکان و باوکانەوە ئەرکی دایکان و باوکانە کە بنەماکانی دین کە عەقیدە کە بیر و باوەڕ کە پەروەردە و ڕەوشتێکی جوان لە مناڵەکانیانە دروستکەن و لە مناڵەکانیانە بیچێنن. یعنی ئەوە نییە بڵێ کە گەورە بوو خۆیکە ناتوەر لە مناڵیەوە ئەمە ئەرکی دایک و باوکە نابێ هیچ دایک و باوکێک لەم ئەرکە پیرۆزە خۆی بدزێتەوە چونکە هەر بەجددیەمە ئەرکی دایک و باوکە کە ئەبێ مناڵەکانی بە پەروەردەیەکی جوان پەروەردە بکە و دواتریش لە کۆتاییە بەرهەمەکەی ببینێتەوە. جا لێرەیە من هیوای ئەوەی کە هیدایەتدانێکی زۆر باش بۆ هەموو کچانمان بۆ هەموو ژنانمان حتا ئەو کەسانەشی کە باڵاپۆش نین بەڵام خاوەنی ئەخلاق و ڕەوشتێکی زۆر زۆر جوانن کە ئەمانە شایانی ڕێزگرتنن لە ناو کۆمەلگای ئێمەیە. یعنی ئێمە زۆر جار هەر نەڵین تەنها باڵاپۆشەکان شایانی ڕێزگرتنن نا هەشە باڵاپۆش نییە بەڵام خاوەنی ئەخلاق و ڕەوشتێکی زۆر زۆر جوانە کە شایانی ئەوەیە بە تەواوەتی ڕێزی لێ بگیرێ. تەنها ئەوە ماوە کە خوای گەورە هیدایەتیان بە ئێمەش داوای دوعای هیدایەتیان بۆ ئەوکەین نەک ئەوەی کە بە شێوازێکی ئەوە ناشرین پەیامەکە بگەێنین ئەوانیش وا لێ بێ پەشیمان بنەوە لەوەی کە نەتوانن ئەو بڕیاری باڵاپۆشێ بن. جا لەبەرەوە ئێمە ڕێز و خۆشەویستیمان هەیە بۆ هەموو ئەوانی کە باڵاپۆشن و هەموو ئەوانەشی کە باڵاپۆش نین و هێشتا نەیانتوانی ئەو بڕیارە بن. داوای لە خوای گەوراکەین کە خوای گەورە چۆن هیدایەتی ئێمە یاوە بە هەمان شێوە هیدایەتی ئەوانیش بە چکەوەی ئێمە ئیکەین ئازایەتی خۆمانیتیان نیە خوای گەورە هیدایەتی یاوین کە بە هەمان شێوە خوای گەورە هیدایەتی ئەوانیش با و تەوفیقیان با کە بتوانن بڕیارێکی باڵاپۆشی بن بۆ خۆیان کە دڵیان پێی مرتاح بێ و بۆ پڕی قەناعەتی شۆ بێ. بۆیە ڕێز و خۆشەویستیم هەیە بۆ هەموو ئەو کچانەشی کە هێشتا ئەو بڕیاریان نایەوە تەنها داوای هیدایەتیان بۆ ئەەکەین دەخوای گەورە. جا لەبەرەوە یەک شت هەبوو کە ویستم ڕاستی کەمەوە لە کۆتایی ئەم بەرنامە ئەویش ئەوەیە زۆر جاروانە زانین کە کەسێک کە باڵاپۆش نییە ئیتر تەواو نا بەعکسەوە ئەوانی کە باڵاپۆش نین خوشکی ئێمەن ئازیزی ئێمەن ڕێزیان لێ ئەگرین بە هەموو شەوازێک لەوانەیە لە نیەت و لە ئەخلاق و ڕەوشتیانە زۆر زۆر پلەیەکی بەرزیان هەبێت تەنها ئەوەی ماوە کە خوای گەورە هیدایەتیان با و ئێمەش داوای هیدایەتیان بۆ ئەەکەین لە خوای گەورە. بۆیە لە کۆتایی ئەڵقەی ئەم جارەمانە تا ئەڵلقەیەکی تریەینەوە لاتان ئێمە بەخوای گەورەتانە سپێرین و بۆ بەردەوامیش دوعای خێر بۆ هەموو لایەکەکەین و دوعای هیدایەتیش بۆ هەموو ئازیزێک ئەەکەین کە گوێبیستی ئەم بەرنامەیە. تا ئەڵلقەیەکی تر خواتان لەگەڵ.